شەویستەکەم یۆجە گرفتەکە جیهان و مسلمانە ئارۆنە ئانەنە کە گەنجەکێمە کافرێ خوتە و تەختی شاپەی نێنێرە تووش و بەتاڵی شاکردێن وێچمە جۆرە جەجۆرەکە وەرو ئانەی تەممەڵی طەبیعەت و ئینسانە وەشەویسە لامادان بەرەولا تەممەڵی همەتی بەرزمە گولانە بێن جاران تەماشا منطقە و هەورامانی کەرێنی ئیش شاخە سەختێکە وینیشە ئەپێسە جوان ڕازێنێ و ئارۆنە خەڵک مێ بەتایبەت تەماشا شاکەرەوە گەنجە جوانەکە وەڵێ ئێمە ئەچی یاگە سەختێنە ژیانشا دروست کرد ئێمە پاسە نەزانمێ عەبدایەتی و دینداری هەر ئانە ئینسان بێت لێ مزگی و دووەڕ کاتێ نماکەرەوە یۆجە بەرزترین پلەکە عیبادەتی جیهادا ڕاخواینێ کە بابەتێەوە فرە گەورەن کتاب و سنەن قورئان و حەدیثن زیاتر بە هەرچی کەلیمە و ئامە باس و فی سەبیل الله بێ زیاتر باس و جیهاد و جەنگ و قیتالین ڕوێ وەشەویسەکێ دەور و وەشەویسی نەبێنێ سەحابە دەور و پێغەمبەری نەبێنێ صلی الله عليه وسلم پێوە شادی شان و شەوکەتش فرە جوان بێ جسمێ فرە جوانش بۆەوە بێ باڵێەوە فرە جوانش بێ فرە ئازا و قارەمان بەرگنێ واچە پە ئی باڵات جوانە و ئی جسمە ساقەیە جیهاد کەرۆ ڕاخواینە و خزمەت و دینەکەنە جەنگ و قیتالە بەشداری کەرۆ وەشەویسمە قسەکێش دەم و گرتەوە فەرماواش إن كان خرج يسعى على ولده الصغار فهو في سبيل الله خو ئەگەر ئی پیا ئیسە کە زیانەرە ئێمە مەزانم پێی کۆی ملۆ ئەگەر زیابۆرە پێی ئینەیە ڕسقی پێڵا کەرۆ پێی زاڵە گولانەکەش ئینە جەڕا خوێنە و جیهاد کەرۆ وإن كان خرج يسعى على أبوين الشيخين كبيرين خو أجر زياء بورا ورو أنا أو تاتيو بيري جوريش هني خدمت شاكرونه فهو في سبيل الله يشار مجاهدة فرق جنيا وإن كان خرج على نفسه زياء بورا هرمانا بي ويش كرو تنها بينو أنا يعفها ورو أنا باك داوين بو بلو خزان ويانا بي ويش دروس كرو أيش فهو في سبيل الله هر إنا الراخوينه بەڵام ئی جسمە جوان و هەیکەلە جوانە ئەگەر زیاب وەرە و بەتاڵ بوو تەنها وەرو ئانەی خەڵک تەماشاش کرا ماشەڵڵا جلێش چن کەشخێنێ و چن کەشخەن و تەنها پێی ڕیا و سمعی زیاب وەرە فەهوە فی سەبیل الشەیطان ئانەشە ئینە ڕاو شەیطانینە و پێسە ئانێنە ڕا شەیطانیش گرتەوە یعنی بەتاڵیەکە ڕا شەیطانی کەرو ئی فەرمایشتە چێش بە ئێمە ماچ فەرماوە ئەی گەنج ئەی پیر ئەی ئومەت و پێغەمبەری صلی الله عليه وسلم ئەگەر گەرەکتە جەنگ و جیهادەنە شەهید بی ئەگەر گەرەکتە گەورەترین پلە و عەبدایەتی دەستە بەرکەری لۆ دلێ بازاری و جەنگ و بازاری کرد تەماشەکەرە ئیقتیسادی ئیسلامینە یا قورئانی پیرۆزەنە گرجارێکە باس و جیهادی کردیۆ دائیمە جیهاد و ماڵی ئینا وەڵێنە چونکە ئینسانی مسلمان پیاو دلێ بازارین پیاو دلێ مزگین چەنی مزگینە خواناسی کەری بەری چۆ پاسە خواناسی کەری فەرقش نییە مەدان و جیهادی نەچەنی خواناسی کەری ونی وێڵ مجینە و ناڕەحەت بێ و عارەقە کەریۆ دلێ بازای چەنە عارەقە کەریۆ کەسب و حەڵاڵی کەرینەوە ئەجر و پاداشت وێڵ پێ من نووسریۆ وەرو ئانەی جەگەر کاتەکە زیاتر ئارۆنە ئێمە ئەشم ئەچی جەنگەنە فرە بە وریایی مامەڵە کەرمێ تووش و بەتاڵی نەبیمێ ئی وەسائل و ئی چێوێ کە کافر دروستی شاکەرەوە یا ئی بەرنامە فکریە کەمەیە گەرەشانە جەنگ چەنی عەقڵ و تۆ کەرا تۆی گەنجی کوشاڵ خوا گەنجەشە جارێ تەوبەش کردە بێ ئەمە ماچۆ ماوەسە وەڵاهی من دەور و هەزار سیدیام هەنێ گر فلیمێنێ تەماشەم کردن چێشا چەنی کرد وتم برا ڕۆ گردڵ تەماشە کردێنێ چاواتم هەزار سەعاتێ خۆرمە چۆ هەزار سەعات و چێشی ماوەسە فلیم شاهەن 900 سەعاتێن تەماشەم کرد هەزار شری تێچمیان هەنێ مەزانم چێشا چەنی کرد تەسەووەر کە ئی عومرە کامیلە جوانە ئی خۆی گەورە ئی لیرە نازارێشە دانی پەنە نەپەی دنیاشا سەرفکەری نەپەی ئاخیرەتی نەزانی چێش کردی بابەتێەوە هەن ئینسانەنە ئینسان کە هێزیەوە بەقووەتش کەسەی کە دیتە ئەگەنجە فرە تەماشە و فلیمش کە فرە یاریش کرد ئەنە خوا تاقەی فرشدان پەنە مەزان و تاقی یاگی وێشەنە بەکاربار و پۆچی مەشغوڵ و پانیشاوە ئی هێزە وش کە خۆی گەورەی پەنەدان ڕەنگە سەرزەمینی گرجمنۆ کوشاش پاچێەوە لاوەکیاوە و وچە سەر و تەماشەما کەرا زەمین و ئاسمان و ئاوی و هەرچی چێمانە دزاش و بەراش
ئینسانی مسلمان ئەشم واعی بوو وریا بوو زان و چێشکەر و زان و چەندی مامەڵە کەرەوە خوا گیانداوا نەکەرمێ همت بي جنجكا ما جنو جبت علي دور شاوزو. وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.